هاتوونە خەمیان کوردان دەخۆن کە لەم شاردا هاتوونە وەک پەنابەرێک ڕویان کردو لەم شارە. ئێمە ماوەی هەفتەیەک هاین بەڕێوە 3 ڕۆژ لە بولغاریا بووین، 3 ڕۆژیش بۆ لە بولغاریا و بۆ سربیا بوو. ئەوەسە لە سربیا ئێمە چاوەڕێی ڕێبەرەکەین دەرمان بکە بۆ وڵاتی هەنگارە لەوێشەوە بۆ وڵاتی ئەڵمانیا. تو خەڵکی کوێ لە کوێوە هات؟ من لە گەرمیان لە کەلار. خەڵکی هەولێر سلێمانی لێرە هەیە؟ والله ئەوە کاکە من خەڵکی کەرکووکم پردێ لە پردێدا دەنشین وەکو ئەو برادرە وتی 3 ڕۆژە لە ڕێگاینە ڕێگای بورغالیا لە تورکیاوە هاتین بۆ بورغالیا لێوەش تقریبان 3 ڕۆژە گەشتینە سربیا ئێستا لە بولگرادین ئیشاڵڵا سبەینێ بەڕێ دەکەین بەرەو هەنگاریا لێوەش ئەچین بۆ ئەڵمانیا ئیشاڵڵا. بەڵای باش هەروە دەبیت بەڕاستی لە ڕێماندی بووین زۆر بەڵام ئینشاڵڵا تاوە دەبە و شەو دەردەچین بەرەو نەمسا لێرەش بەرەو ئەڵمانیا. کێ لەوێ دەتوانێتم باز بکاتم بۆ لە کوردستان دەرچوو؟ وەڵای ئەمە بزەبت عایدی کوردستانینە عایدی شارۆچکەی پردە سەر بە کەرکووکە کەرکووش سەر بە بەغدا بەڕاستی وێ ناخۆشە وەچ کوردستانیە کوردستان با لەوانەیە خۆشتر با بەجێمان نێژ بە بەس ئەوێ زەحمەت و ناخۆشە ئیشەکەی وانە دوێ بەجێمانێشت مەسەلەی عاتفیش دەور دەبینیەوەش ئەوەش بەشەکە عاتفێت دەور دەبینەوەش بەشەکە لە غەمەکان کە وڵاتمان بەجێهێشت بەڵێ بەڵێ وەکو هیوادارم تێگەیشتم هیوادارمە و کەسە ببینی کە و قسەم ببینی کە لۆیمە لە بەروی وڵاتم بەجێهێشت. زۆر سپاس. حەز دەکەم هەر گەنجێک نەبە مەبسەری خۆ بێت فێری و کەستۆ وان وڵاتە بکەێت و ڕازیل ببێتەوە دی ببێت ئامێت هاتین مەنەش بەر ئەگەرە چایگەرەوە ئەوش کوردستانی دەرکەتین مەژبەر هەندێک ئەمە چاوێمە ڕێگەکەم بچن پچەکێکی بژن تەنۆ ببن مرتاح بن وڵاتێکی ڕینی خۆش دۆنیشن ئەماوەیە چ دینینە سپاسیەوەتم ئەس خەڵکی زۆخم قال ممنون وسباسيواتين خيرات. يلا قصة كذي. جلولة. جلولة. لكردستان أنا تقريبا بسياق روجا. بسياق. بسياق روج. بالي. أمو تخلق جلولة؟ نعم. كرد معولير. هولير بري. والله بيشتنوي مانجي روي. يعني تقريبا مانجك. بزاف ما ويدي خلق كوين. خلق كوين. كلام. بله والله نزیکە 25 ڕۆژ دەبێ. بەڵێ وڵا بەرەو ئەڵمانیا ئەگە خوا بگا بە قسمەت. دوێنێ لێرە بوو؟ بەڵێ لە کوێ نووسن؟ وەڵا لێرە نووسن. باش بوو؟ نا وەڵا خراپ بەس خۆشترە لە کورسان. بەڕاستی مەجبورێ ئەگەر زۆر پشیمانین کە دەڕۆین لەبەر ئەوەی ئەگە وەزعی کوردستان خۆش بە ئەمە مەجبور نەدەبووین بڕۆین ئیژ نییە وەزع ناخۆشە لەبەر هەندێ ئەمە مەجبورین بڕۆین بەڕاستی ئێستا هیچ ئێستا چکە وەزعی کوردستان ناخۆشە لەبەر هەندێ پشیمان نیمە ئەزەگە ئێستا خۆش بە ئەمن پشیمانم کە دەڕۆم یان عەزم لێ نییە بڕۆم. ئەوەی لە تورکیا بەڵام ناچاریە ڕێیەکەمان گرتە بەر ئەگە ناوەی لە تورکیا کە هاتە تورکیا لە تورکیا دەرچوو پەشیمانە بەڵام پەشیمانی بڵێن دادمان نادە تازە بدەی بگەینە شوێنی مەبەست. وەسیەتەوە من هەمی جەحیلێت کوردستانی بڵانەیەنە ئەوروپا خۆدی ئەمێت پەشیمان بووین ناوەڵە بڵانەیەن خۆدی بڵا خاکی خۆنە هێلن پەشمان نیمە هیچ پەشمان نیم هیچ شتێک ناکرێ لە کوردستان بۆ گەنج گەنج مافی خوراوە بەڕاستی گەنج هیچکە هیچ ئیش نماوە کار نماوە على مزمور الرول أوروبا بكا. والله عملات مكر عملات جنما. أنا والله من برموا بكون لسر سقف لا لسر أسكلا بكون برموا حكمان هاوكاري مناك براسي. ليه هم كأكي حكمان هاوكاري تكا تقاعد بي إيش أكي مثلا حكمات يارمتي دا. بەڵام تو دەزانی دەچە شوێنێک لەوانە هەر مافی پەنابەری وەرنەگیری ئێستا بۆ تۆ کوردی لەوانە وەرنەگیری وایە ڕازەکەی خوا کەریمان ئەوەش هەر دەبی ئیشەکەین حکومەت لەوانەیە هاوکاریمان بکە بەزوانی ئیشکە شەڕ مەکە موشکلە مەکە حکومەت چاوی لە دەبی لەوێ